پرۆسی سیاسی عێراق ماوەیەکی زۆرە ئامادەکاری بۆ چلەی ئیمام حوسێن دەکرێت کە لەلایەن شیعەکان و بە دیاریکراوی کە لە کەربەلا ئەم مەراسیم و ڕێوەڕسمە بەڕێوە دەچێت لە ڕووی پرۆسە سیاسیەکەیشەوە کۆی ئاراستە سیاسیەکان گفتوگۆکان بە هەڵپەسێدراوی مابوونەوە بڕیار بوو لە دوای ئەم مەراسیمە وردە دەست بکرێتەوە بۆ دانیشتن و گفتوگۆکان لەسەر پێگەێناوی تشکیلکردنی حکوومەتی نوێی عێراق لەسەر بابەتە میوانێکم دەبێت بەڕێز حەیدەر بەرزنجی کە بەڕێزیان چاودێری سیاسین ڕاستەوخۆ لە بەغداوە بەڕێگی سکایپ میوانی ئێمەیە. دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونت. دەمەوێت بزانم سەرنجی جەنابەت چییە لەسەر پرۆسە سیاسیەکەی عێراق و لە دوای ئەم مەراسیمی چلەی ئیمام حوسێنە چی ڕوودەدات لە عێراقدا؟ سپاس بۆ جەنابتان. سڵاو ڕێزم هەیە بۆ بەڕێزت بۆ کەناڵی و بینەرانی بەڕێزی جەنابتانەکەیم. وەڵا بەڕاستی خۆی فعلەن تەجیر کراوە، بەڵام لەم ماوەیە گفتوگۆ و سەردانکردنی وەفدی سیادە لە هەولێرە لەگەڵ لایەنە کوردیەکان دانیشتون کە دوای ئەوش سەردانێکی بەغایان کردبوو، دانیشتنیش تریش بەردەوام بووە لەگەڵ لایەنە کوردیەکانە و گفتوگۆش بەردەوامە. ڕێککەوتن لەسەر مەبدەئێکی عامە. ئەم مەبدەئی عامە ئەوەیە کە ئەبێت جەلسەی پەرلەمان بکرێت. ئەمە یەکەم. جەلسەی پەرلەمانی شەرت نییە یەکەم جەلسە بێ کە پرۆسەی هەڵبژاردننی سەر و کۆمار بکرێت، لەوە چێ بڵێن جێگیری یەکەمی پەرلەمانە و ئەوش بڵاو بڵێن دەنگۆیکی هەیە کە بڵێن محسن مندلاوی تەرشەکراوە لەبەرەوە کە لایەنی بێلایەنان بێ لە ئەندا پەرلەماناکی بێلایەنە. ئەمە شتێکی ئەساسە و مهم ئەوەیە کە پرۆسەی جەلسەی یەکەمی پەرلەمان دکتۆر دیارە وێنەکەی جنابەت کێشەیەکی تێدا باست لە جەلسەی یەکەمی دانیشتەکانی ئەنجومەنی نوێنەران کرد. یەکەم جەلسە چۆن بەڕێوە دەچێت؟ یعنی پێشبینی دەکەن کە بەسەرکەوتوانە یەکەم دانیشتن جەلسەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەڕێوە بچێت و وەکەی دەست پێ دەکات؟ طبعا لە دوای بریاردانی سیادە و پارتی دیموکراتی کوردستان و لایەنەکانی ترەوە کە بچنە هۆڵی پەرلەمان و جەلسەی یەکەم بکرێتەوە، لوجنەیەکە تەشکیل کراوە، لوجنەیەکی لە ئیتاری تەنسیقیوە و لوجنەیەکی تر بەرامبەری ئەوە لە سیادە و لە دیموکراتی کوردستانی، چونکە یەکێتی نیشتیمانی کوردستانی وەکو حەلیفێکە و بەشێکی ئەساسە لەگەڵ ئیتاری تەنسیقی تەحالوفێکی هەیە. وطبعا هەندێ مەطالیب طرح کراوە، وەرەقەیە کە ئامادە کراوە. ئەم وەرەقەیە کە ئامادە کراوە هەندێ مەطالیبیشی تایە، شتەکانی عامە وەکو بەڵ مەسەلەی دستوریەکانە، مەسەلەی ناوچەدە بڕەوەکانە، مادەی 140، مەسەلەی کەرکووک، هەمووی ڕێککەوت لەسەر ئەوە کە ئەمە گفتوگۆی لەسەر بکرێت لە ماوەی ڕابردووە و بەردەوامە گفتوگۆکەی. ئەوە ماوەتەوە لانی سەیدی موقتەدا سەدر وەکو سەدرریەکانە، ئەوانش لوجنەیەکە تەشکیل کراوە بڵێن لە هەموو لایەکانەوە بیانەوێت گفتوگۆیشی لەگەڵا بکەن و بتوانن قەناعەتی پێ بکەن کە بەشدار بێت لە حکوومەتە، چونکە طبعا ئەو لیژنەیە لە کێ پێگاتۆ دکتۆر؟ لە پارتیە و لە بڵێن لە حزب سیاسی لە کوردستانیەکانە زائدەن سیادە زائدەن بڵێن ئیتاری تەنسیقی. ئیتاری تەنسیقی مەناعەتی ئەوەی نییە و پێشی خۆش بێت کە سەدرەکان بەشدار بێت، بەڵام ئەوان دەرگایان داخست بوو بەداخەوە و لە هەوڵدانایە و منش وەکو ئەوە بزانم جوڵەش هەیە، ڕاستەوخۆ نییە لەگەڵ سەید سەدرە، بەڵام بڵێن مەکتەبی سیاسی و ئەمانەش بەردەوام گفتوگۆیان لەگەڵ ئەکرێت. ئەوان پەیمانی ئەوەیانەوێت، وعدی ئەوەیانەوێت کە لە دوای تەشکیلکردنی حکوومەت ساڵێکی پێ بچێت، لە دوای ساڵێکە پەرلەمان خۆی بۆ خۆی دیسانەوە وەکو جاری پێشووتر بڵێن پرۆسەی هەڵبژاردن دەستی پێ بکاتەوە لە ماوەی ساڵێکە و بتوانین بەڵام مشکلەکە ئەوە هەیە لە هەندێ تەفاسیلە کێشە هەیە. یەکەم دووبارەکردنەوەی سەرۆکی وەزیرانی ئێستا کاظمیە، دووهەم مەوزوعی قانونی هەڵبژاردن و دەسەی هەڵبژاردن ئەبێ بتگۆڕێت هەردووچان، چونکە ئەمە قەراری مەحکەمەی ئیتیحادیە و هەموو لایەنەکانی متفقن لەسەرەوە. بەس کێشەکەمان ئەوەیە کە لە دوای ئەوە و تویتەیەکی کرا لەلایەنی وەزیری قائیدە کە داوای ئەوەی کردبوو کە باشە دکتۆر سەبارەت بەوەی کە
تا ئێستا چەند جار هەوڵ دراوە کە لەگەڵ کوتلەی سەدریەکاندا بتوانرێت سازان بکرێت ئەم حکوومەتە بە شێوەیەکی ئاسایی پێک بێنرێت گفتوگۆکان و دانوستانەکان لەگەڵ چارچەوەی لەگەڵ بورە لەگەڵ کوتلەی سەدریەکان سوودی نەبووە. چاوەڕێ دەکرێت لە دوای ئەم چلەی ئیمام حوسەینە و هەم هەنگاو و خۆڕێکخستنەوەی کە کراوە وردە کوتلەی سەدریەکان قەناعەت پێ بهێنرێن بەوەی کە حکوومەت پێک بهێنرێت ڕێگە بدرێت بە پێگەێنانی حکوومەتێکی بنکەفراوان کە جێ هەموو حیزبەکانی تێدا بێتەوە. چاوەڕێی چی دەکرێت لە کوتلەی سەدریەکان؟ طبعا پێشتر قسە کرا و ئێستاش قسە کرا دووبارەیە کە بڵێن کوتلەی سەدری پێیان وتبوو ئیتاڵی تەنسیقی و لانی سیاسەکانی تراوە کاکە ئێوە خۆتان کشاونەتەوە لە پەرلەمانەوە، بەڵام ئێمە وەکو 74 کورسیە 73 کورسیە سابی ئەوە ئەکرێت ینی 6 وەزارەت منسیبی 6 وەزارەتتانە دەینێ وەکو ئێوە لە ناو پەرلەمان وجودتان هەبێت و ئیتیفاقی ئەوە شەکەین کە لە دوای ساڵێکە پەرلەمان هەڵوەشێتەوە و کێشەشمان نابێت بۆ هەڵبژاردننی پێشوەخت، بەڵام بە ڕێگای دستوری بێت بە میزاجی سیاسی نییە و بە فەرزی چەند کەسێک نابێت. یعنی بۆ نمونە ئێستا ئیتاری تەنسیقی بە هیچ شێوازێکی قبولی ئەوە ناکە دووبارەکردنەوەی کازمی بێت، بەڵام مەناعەتیشی نییە کە مڕەشەحەیەکێتی نیشتیمانی کوردستان دکتۆر بەرهەمی دەنگی لەسەر بدرێت. کازمی بۆچی ڤیتۆی لەسەر لەلایەن چوارچێوەی هەمانگی شیعەکانەوە؟ پرسیارێکی زۆر مهمە، سپاس دەکەم. لەبەرەوە نەیتوانی لە ڕووی اقتصادیەوە لە ڕووی ئەمنیەوە چۆتە لایەکی بوو بە ممەسیلێکی نوێنێرێکی لایەکی سیاسیە وەکو تیار سەدریە لەم ئاخیرە کە لە ڕووەکە ئەهینە بڵێن کە شەڕێک دروست کرا لە ناوچەی سەوزە گرین زونە ئەو هیچ هەنگاوێکی نەبووە بەرامبەرەوە کە ئەم شەڕە بوەستێنێت. ئەمە هەڕەشەکردنە لەسەر ئەمنی قومی عێراق و لەسەر ئەمنی نیشتیمانی خەڵکە و یعنی ئەدائێکی سەلبی هەبووە. ئەنها مەسلەی شخصی نییە، مەسلە ئەوەیە ئەبێ حکوومەتێکی تازە تەشکیل بکرێت. تاقیکردنەوەی کازمی لە 2 ساڵ و نیوی ڕابردووە هیچ هەنگاوێکی باشی نەبووە تا بتوانین دووبارەی. بەڵام دیوێکی دیکەشی هەیە کە مستەفا کازمی لە پەیوەندیە نێودەوڵەتیەکاندا لە کۆبوونەوە و هەماهەنگی لەگەڵ تەواوی حیزبە سیاسیەکانی عێراقدا ڕۆڵێکی بەرچاوی هەبووە. ئەمانە دەبێت بە خاڵێکی جەوهەری لەو کەسەی کە وەکو سەرۆکوەزیرانی عێراق دادەنرێت. ئەمە لە کازمیە بەدی ناکرێ؟ نەنا خۆی عادەتەن هەر پەیوەندی و علاقات و دروستکردنی علاقات هەر هەبووە پێشتر، بەڵام خۆشی هیچ ئەنجامی ئەم علاقاتە چیە؟ هەنگاوەکانی ئەم علاقاتە چییە؟ ئایا اقتصادی عێراق باش بووە؟ وەزعی ئەمنی عێراق باش بووە؟ وەزعی سیاسی باش بووە؟ بگرە ئەوە یەکێک لە مؤەسسیرەکانی پێشەی لە ناوی ئیتار و تەیار بووە و بگرە لەوەش کە گرژاوەیەکی لە ناو لانی سیاسیەکانی دروست کردووە. هەر لە بیدایەتی خۆپشاندانی ئیتاری تەنسیقی دژی سەختەکاری هەڵبژاردن حتا ئێستا عێراق لە فەوزایەکی بەڕاستی و ویستی ئەوە مەرحەلەیەکە بگاتە شەڕکردن نەوانی شیعە و شیعەیە، بەڵام لایەنە سیاسیەکانی تر موقفی یەکێتی نیشتیمانی کوردستانە موقفی چەند بەشێکی تر لە حزبە سیاسیەکە بڵێن سونەکانە باش بوو، مەرجعیەت نەیهێشت بوو ئەم شەڕە دروست ببێت. بەڕاستی ئەمەش هەمووی بڵێن نقطەیەکە لەسەر کازمیە. خۆ شەڵت نییە تۆ علاقاتێکی دووەلیکی باشت هەبێ، بەڵام لەولاش کێشەی ناوخۆیی عێراقا گەورە بووە و تەسیریشی لێ کردوێتەوە. مەبەسم ئەوەیە کە تۆ ئێمڕۆ پرۆسەی هەڵبژاردننی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە بەدەستی کوتلە شیعە گەورەکانە کەواتە ئیتاری تەنسیقیە، وەکو پرۆسەی سەرۆکی کۆمارە، وەکو پرۆسەی سەرۆکی پەرلەمانە. ئەمانە واقعێکی سیاسیە و ئەبێ تاوتوێکی لەسەر بکرێت. ئەمە ئیتار خۆی حەقی خۆیەتی کە بتوانێت ئایا کازمی تەرشیحکە یان نایکە. باشە، وەکو کورد وایە وەکو سنەوەیە. باشە دکتۆر، ئێستادا بە هەمان شێوە سەدر ڤیتۆی هەیە، ڕازی نییە بەو کاندیدەی کە ئێستا لەلایەن چوارچێوەی مانگی شیعەکان دەستنیشان کراوە بۆی پۆستی سەرۆکوەزیروان وەربگرێ. یعنی ئەگەر هەیە کە بە سازان و گفتوگۆ و لێک تێگەیشتن گۆڕانکاری بەم کاندیدەی چوارچێوەی هەمانگی شیعەکان دابێت؟
تا ئەم دقەیە لەگەڵ جەناب تا قساکەم هیچ بریارێک نەدراوە کە کاندیدی ئیتاڵی تەنسیقی بگۆدرێت و پێشتریش ئەبواە سید خۆی ینی لایەنی سەدرریەکانە بێن گفتوگۆ بکەن تا ئێساش دایلۆک و گفتوگۆ بەردەوامە بەڵام ئێعلان ناکرێت و پەیوەندیکردنیش بەردەوامە لەگەڵ هەموو لایەنەکانی ترەوە ینی تۆ پێشترش مووقفی بڵێن بڕیار نەدراوە بەڵام گفتوگۆشتی لەسەر نەکراوە دکتۆر نا ئەم قابڵی ئەوە نییە کە گفتوگۆی لەسەر بکرێت ئەو وەکو هێڵێکی سوورە ئەمە ئازانی بۆچیە لەبەرەوە طبعا ئیتاری تەنسیقی ئیسا زۆر بینن لە وەکو تەمسیلی ئیتاری تەنسیقی تەمسیلی سیاسی شیعەکانە لەناو پەرلەمانی عێراقە تقریبا زیاد لە 180 کورسیان هەیە بە تەحالوفی بڵێن یەکێتیەوە العەزم ئەمانە هەمویان ئەزانن کە بریار ئەبێ لای کوتلە گەورەکەی شیعە بێت و دیسانەوە ئەگەر لە بیدایەتەوە تاوتوێکی لەسەر ئەو بکرێت و لەگەڵ سەدرریەکانە ڕەنگە بگۆدرێت بەڵام ئێستا مقابلی ئەوە نییە ئەمەش کاندینێکی سیاسیە ئیتاری تەنسیقی بەوە حسابیەکەی و فەرزی ئێرادەیەکی سیاسی بکرێت ئیتار فەرزی ئێرادەی سیاسی خۆی نەکردووە لەسەر پێیا خۆی بریاری یاوە کە بکشێتەوە لە ناو پەرلەمان باشە خۆی بریاری داوە کە لە سیاست دوور بکرێت بڵێ باشە دکتۆر لە چەند ڕۆژی ڕابردوودا سەردانەکەی باربارا لیفمان بینی کە یاریدەری وەزیری دەرەوەی ئەمریکا بەجیا لەگەڵ حیزب و کەسە یەکەمەکانی نەنێو حیزب لە هەرێمی کوردستان لەسەر ئاستی حکومیش بە هەمان شێوە کۆبوونەوەی ئەنجامدا بەجیا بە هەمان شێوە لە ناوەند و لە بەغدایش هەمان کۆبوونەوەی لەسەر ئاستی حیزبی و باڵا و حکومی ئەنجامدا باربارا لیف لە دوای کۆبوونەوەکی و گەڕانەوەی بۆ ئەمریکا لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیە باسی لەوە کرد کە ئەوان پەیامی خۆیان گەیاندۆتە تەواوی حیزبەکانی عێراق پەیامەکەیان گەشتووە پەیامی ئەو چی بوو بۆ ئەم حیزبە سیاسیانە و لە دوای ئەم چلەی ئیمام حسەینە چی ڕوودەدات کە لەسەر خواستی باربارا لیف بێ طبعا جناب تەزان ئێمە وەکو حاڵەتێکی عامی عێراق باسی ئەوە ئەکرێت کە ئەبێ پرۆسەی ئازادی و دیموکراتیەتە بچەسبێتە لە ناو عێراقە و نابێ هیچ طرفێکی سیاسی بە چەک و بە شێوازێکی نادستوری و ناقانونی بیەوێ فەرزی ئیرادەی خۆی بکات لەسەر واقعی سیاسی ئەمە پەیامە ئەسڵیەکە بوو و بەیامێکی واقعی بوو فعلا ئەبێ بە گفتوگۆ لە ناو هۆڵی پەرلەمانە سەی لەسەر مەسئلەی سیاسی بکرێت نەچێتە سەرجادە پەیامی ئیتیحادی ئەوروپی وازح بوو ئیدانەی ئەوەی کردبوو کە ئەم کەسانش چەکیان هەڵگرتۆتەوە بەرامبەری هێزە ئەمنیەکانە ئەم پەیامەش وا بووە و پەیامەکەی تریش و بە دوای پەیامەکەش ئەڵێ ئەبێ سەدرریەکانش بەشدار بێ ئیتاریش ئەڵێ فەرموو بە بەشدار بین ئێمە کێشەمان نییە بەڵام قبول نەکردنی یەک ئەمە خەتەرە یعنی تۆ ئمڕۆ پەیامەکانی برادرانی خۆمان لە کوتلەی سەدرریە قبول نەکردنی ئیتارە ئەوش قبولی ئەو یعنی قابلی ئەوە نییە تەطبیق بکرێت نابێت هێزێکی سیاسی دوور بخرێتەوە لە واقعی سیاسیە و لە پرۆسەی ئازادی سیاسیە لە ناو عێراق ئەبێت تەفاهم ببێت چونکە ئێمە وڵاتێکی خۆمان وایە کورد عەرەب سونەتەوەکانی وایە بێ بەیەکۆ بژین و بەیەکۆ پرۆسەی سیاسی بەڕێو برات بەڵام کێ تەسحیە ئەدا کێ باجی ئەوە ئەیات ئمڕۆ هەموو شتێکی وەستا بوو لە عێراق لە ڕووی تەڕەمەند اقتصادیە چونکە ئێستا هێشتا پرۆژەی ئەوەیە کەڵێن حتا ئێستا نەیانتوانی عێراق ئەم هەموو داهاتەش کە هاتۆتە لە ناو نەوتەوە سەرفی کاتە بۆ ڕێژەیەکی باش و بتوانانی خەڵک مستەفیدی لێ بکات ئەم شعورە طبعا ئەوەش وای کردبوو وتیان ئەبێ بە زووتری کات کێشە سیاسیەکان لە ناو عێراقا حل بکرێت و بە زووتری کات حکوومەت تشکیل بکرێت وەجەختیشی لەوەی کردێتەوە بەڵام باشە دکتۆر دەبێت بزانم ئەم داوایە و هاتنە سەر خەتی ڕاستەخۆی دێتەوەی گرتوەکان و باربارا لیف بۆ پرسێکی سیاسی لەم جۆری کە لە عێراقدا هەیە وا دەکات کە سەدر هەماهەنگی هەبێت لەگەڵ حیزبەکانی دیکەیە و کاریگەری کۆبوونەوەکەی باربارا لیف و قسەکانی ڕۆڵی هەبێت لەسەر کار ئاسانیکردن و سازان و هاتنە پێشی مقتەدا سەدر لەگەڵ چوارچێوەی هەماهەنگی شیعەکان بۆ کۆدەنگی طبعا لە بیدایەتەوە بڵێن چوارچێوەی شیعەکانی هەماهەنگی چوارچێوەیە پێ بەسەی سەدر وتیتی با ئێمە وەکو یەک کوتلە لە ناو پەرلەمانە بین ئەو قبوڵی نەکردەوە و ئێوە شەزانین وەکو
مانگاکانی ڕابردوو هەر ڕەفزی هەبووە بەڵام بەیامێکی پێگەشت لەلایەنی جینێن پلاسخارت وەکو مەمەسیلیکی بڵێن نەوتەوەی گرتووەکانە پێوت بووتی نابێت ئەم ئیسراری لەسەر ئەوەیە دوورخستنەوەی هێزێکی سیاسی کە هێزێکی سیاسی گەورە لە ناو عێراقا بکرێتەوە و ئەوش نابێت شتەکانە بە چەک و بەم شێوازە نادستوری حل بکرێتەوە و ئەوەیە ئەگەر ئەمە ئەگەر سید سەدر هەر قبوڵی نەکردووە و قەناعەتیشی نەکات ئەبێ هەموو حیزبە سیاسیەکانە و لایەن سیاسیەکانە طبعا ئەمە اتفاقی لەسەر کرا کە هەنگاوێک بچنە پێشەوە پرۆسەی سیاسی وەکو هەڵبژاردننی سەرۆکی کۆمارە و دوایەوە تەکنیککردنی بڵێن مڕەشەحی کوتلەی ئەکبەر ناوەستن ئەمە بەسەراحەت بەجەناب دەڵێم قەرار و بریاری ئەوەیە کە ئەبێن نەوەستن بەڵام مەجای ئەوە شەیەن لە گفتوگۆ و حوار بەردەوام بێت حتا وەکو برادرانی کوتلەی سەدری قەناعەتی پێ بکەن یا ئەوە قەناعەتیان نەبێت با چاوەڕێ بکەن ساڵێکی ئایندە یا ساڵ و نیوێکی تر ئایندە کە بەرلەمان هەڵوەشرێتەوە دیسانەوە بێنەوە بەشدار بن لە هەڵبژاردنەوە و لە پەرلەمانەوە واتە تا ساڵێکی دیکە ساڵ و نیوێکی دیکە ڕەوشی عێراق بەم جۆرە یابێت طبعا بێ حکوومەتی تازە پێک بێنێت بەڵام من تەکیدم لەم ظروفی سیاسیە و لەم باری دۆخی سیاسیە هەر حکوومەتێک تەشکیل بکرێت وەکو ئەوەیە حکوومەتێکی ناخۆش یعنی ئەوەیە ناخۆشیەکی بەردەوامی هەبێ حتا وەکو پەرلەمان هەڵبشێتەوە چونکە فەسیلێکی هێزێکی سیاسیە معارەزەی بێت باشە معارەزە ئەمرێکی طبیعیە و دیموکراتیە و باشیشە بەڵام عەرقەلە دروست نەکا فەشەل نێنێ بەم حکوومەکە کە تەشکیل بکرێت و دوو سەبەبی هەیە بۆچی ئیسرارێک هەیە لەسەرەوە کە محەممەد شیع سوودانی بگۆڕێت لەبەرەوە زانن کابرایەکی بتوانێت ئیشێک بکە و لەوە چێنەجاح بڵێن دەهاتێکی و دەستکەوتێکی دروست بکات لەسەر ئەرزی واقع و دیسانەوە طبعا ئیتاری تەنسیقی نەجاحەتێنێ لەسەر شعبیەتی کوتلە سەدرەکان تەسیرەکاتەوە ئەم ترسانە هەیە لە ڕووی سیاسیەوە و حەقی خۆیانە بەڵام لە عینەن کاتیشە ئەڵێ فەرمو کاکەوەرە بەشدار بە ئەوانش قبول ناکەن بەڵام من ئەڵێم و ئەوش وەکو شێوازێکی معلومەیەکە ئیتار بەرەو تشکیل حکوومەتەڕوە لەگەڵ لایەنی سیاسەکانی ترەوە لەگەڵ هەموو بە سەدریشەوە سەدریژیەتەوە بەخێر بێ بەسەرچاوم نایەتەوە هەر بەردەوام ئەچن حکوومەت تشکیلەکەن نابێ عێراقوا بمێنێتەوە چکەمە خەتەرە لەسەر ئەمنی نیشتیمانی عێراقا لەسەر اقتصادی عێراقا و نەمجتەمەعی دووەلی پێقبوڵەکرێت نە مجتەمەعی ئیقلیمیشی پێقبوڵەکرێت جەناب تەزانی ئەم کۆبوونەوە کە کرا لە هەولێرە لەگەڵ سیادە و پارتی دیموکراتی کوردستان گەشتونەتە ئەو قەناعەتە کە ئەبێ پرۆسەی سیاسی بڕوە نابێ بوەستێت پێشتر پێلایەن بوون مووقفیان نەبووە بەڵام گەشتۆتە ئەو حەدێ کە داوایان لێ ئەکرێت خۆیان بکشێنەوە لە ناو پەرلەمانە و تازمیش تەرشیح بکرێت ئەمە پێ ئەوترێ دیکتاتۆریەتی بریارە بە هیچ لایەنێکی هیچ قبول ناکە لایەنێکی تر فەرزێکی قەرار و بریاری لەسەر خۆی بکرێتەوە ئەمەش بریاری لەسەر دراوە و ئێمەش لەیراوەکو ئیتاری تەنسیقی مڕەشەحی یەکێتی نیشتیمانی کوردستانی ئەوە کە تەقدیم ئەکرێت پێم وایە ئەم اتفاقی لەسەر کرا کە دەنگی لەسەر ئەو بگرێت باشە دکتۆر ئەوەی کە چاوەڕێ دەکرێت و زۆر باسی لێو دەکرێت لە دوای چلەی مام حسین ڕەنگە مفاجئەیەک بێ ڕەنگە ئەو شتە بێ کە خەڵک تا ئێستا چاوەڕێیەتی ڕوودەدات لە دوای چلەکە بەڵێ خۆی دیعایەکی زۆر کرا لە ڕووی میدیا و سۆشەڵ میدیا کە لە دوای چنی مەتەمینەکەی مام حوسێین شتێک ڕوئەیات و مەترسیەک هەیە لەسەر ئەمن و ئاسایشی هاوڵاتیانە من لەیرا وەکو ئەوەیە کازانیاریکی تەکیدم هەیە هیچ ناکرێت و ئەگەر خۆپشاندانیش بکرێت لەلایەنی هێزە تشرینەکانە ئەوش ئەکرێت بەڵام هەر کێزێک بیری ئەوە بکاتەوە چەکێک بەکاربێنێتەوە ئەمە بۆ خۆی انتحارێکی سیاسیە یعنی ئەوە بەڕاستی خۆکشتنێکی سیاسیە ناتوانێت هیچ لایەنێکی چەک بەکاربێنێت وەکو جاری ڕابردوو نا خۆی سید موقتەدا پێ قبوڵەکرێت و خۆشی لە پەیامەکەی دیار بووە کە زەمی ئەو ئیش و کار و ئەمانەی کردبووە
بە هەندێ وەصفێکی کردبوو وەخشێکی زۆر بەقووەتە و زۆر هینیش بووە و دیسانەوە ئەگەر هێزی تشتینەکانە چەک بەکاربێنین کەواتە ئەوان لە پرۆسەی دیموکراتیەت و خۆپشاندان دەرچوون لە مەترسیداریشە لەسەر ئەمنی نیشتیمانی عێراقا ئەم دیعاە کە دروست ئەکرێ و دوای چلی مەتەمینەکەم پێم وایە ئەمە هەمووی وەستا ئیسا اتفاقێک هەیە لە هەموو لایەنە سیاسەکان ئەم بەرامبەرگرتن و وەستان بەرامبەر یەک هەمووی بوەستێنێت تاوەکو حیوار جێگەی خۆی بکرێتەوە و دایلۆک بەردەوام ببێت و پێم وایە لەم نزیکانش حکوومەت تشکیل ئەکرێت و پرۆسەی سەر و کۆماریش جێبەجێ ئەکرێت و لایەنە کوردیەکانیش اتفاق ئەکرێن لە ماوەیەکی کەمە چاوەڕێ ئەوە شەکەین. بەڵێ بەڕێز دکتۆر حەیدەر بەرزجی زۆر سپاس بۆی بەڕێگەی سکایپ ڕاستەوخۆ لە بەغدادەوە میوانی مەبوویت. زۆر سپاس بۆ ئامادەبوونت.